وإنما الأمم الأخلاق ما بقيت فإنهم ذهبت أخلاقهم ذهبوا. ئەمە دێڕەهۆنراوەیەکی ئەحمەد شەوقیە کە مەبەست ئەوەیە گەلان بریتین لە ڕەوشت، ئەگەر ڕەوشت نەما ئەوانیش لە ناو دەچن. ناوەنەوە و هەر جارە و لە شوێنێکی هەرێمی کوردستان باندێکی لەشفرۆشی ئاشکرا دەبێ کە دەری دەخات تاچی ئەندازەیەک بە هاوڕەوشتی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردستان بە مەبەست بەرەو دارمان و هەڵدێر و سەر هەڵدانی قەیرانێکی ئەخلاقی دەبرێ سەرەڕای کەڵەکەبوونی چەندین قەیرانی دیکەی سیاسی و ئابووری کە دەستیان ناوەتە بینی کۆمەلگا. باوتەی پۆلیسی پارێزگای هەولێر 2 ڕۆژ لەمەوبەر باندێکیان دەستگیر کردووە کە کاری نایاسایی و بەدەر لە ئادابی گشتی و پێچەوانە یاسا و ڕێساکانیان ئەنجامداوە. لە هەڵمەتەکەدا تەنها لە شوێنێک کە پێدەچێ یانەیەکی شەوانە بێت نزیکەی 200 پیا و ئافرەت دەستگیرکراون کە دەوترێ ژمارەیە کوڕی بەرپرس و بازرگان و کەسانێکیان تێدایە کە بە کچە مۆدێل ناسراون. سەرڕای ئەوەی ئەو کەسانە بڕێکی زۆر کەلوپەلی بەکارهێنانی مادەی هۆشبەر و کەرەستەی قەدەغەکرا و جۆرەها حەبیان پێوە گیراوە و ئەمەش مەترسیە بۆ سەراسایشی نەتەوەی هەرێمی کوردستان و ئاڵوودەبوونی گەنجان بە سەکس و مادە هۆشبەرەکان. ئەمە لە کاتێکدایە لە هەرێمی کوردستان چەندین شوێنی لەم شێوەیە بە ناوی یانەی شەوانە و سەنتەری مەساج و ناوی دیکەوە بوونیان هەیە بە ئاشکرا و لە ژێر چەتری یاسادا کار دەکەن و مۆڵەتیشیان پێدەدرێ کە دەوترێت هەندێکیان لە شفرۆشیان تێدا ئەنجام دەدرێت. ئەم شوێنانە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بەپێی یاسا مۆڵەتیان پێدەدرێ لە کاتێکدا بە دوور لە هەموو دابوونەریت و بەها باڵاکانی ئاین و کۆمەڵگەی کوردستان پەرە بە کاری بێڕەوشتی و نایاسایی دەدەن و بەشێکیشیان ئافرەتانی بیانی بە مەبەستی کاری لەشفرۆشی هاوردە دەکەن. ئەو شوێنانە هەندێکیان بەرپرسی باڵای حیزبیان لە پشتەوەیە و کردویانەتە سەرچاوەیەک بۆ کۆکردنەوەی دەیان ملیۆن دۆلار. بەپێی یاساکانی هەرێمی کوردستان کاری لەشفرۆشی و بەدڕەوشتی پێچەوانەی یاسا و ئادابی گشتیە، بەڵام سەرڕای ئەوەی چەندین شوێنی ئاشکرا لە کوردستان بوونیان هەیە حکومەتی هەرێمیش ڕێگەیان پێدەدات و لە بەری قەدەغەکردن ڕێنماییان بۆ دەردەکات. هاوکات چەندین کەناڵی ئاسمانی و ناوخۆیی کراونەتەوە کە برەو بە پرۆگرام و درامای دوور لە بەها کۆمەڵایەتی و ئاینیەکان دەدەن و کەسانێک دەهێنە سەر شاشەکانیان کە جگە لە بڵاوکردنەوەی کاری نەشییا و گەورەکردنی کەسانێک بە ناوی جۆرا و جۆرەوە هانی بەدڕەوشتی و هەڵوەشانەوەی بنەماکانی پێکێنانی خێزان دەدەن بەبێ ئەوەی لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لایەنە پەیوەندیدارەکانەوە لێپێچینەوەیان لەگەڵ بکرێت. لە بەرامبەرداوە هەندێک جار تەنانەت لە سەرزاری بەرپرسی باڵاوە دەژایەتی دابوونەریت و بەها ئیسلامیەکان دەکرێت کە تا ئێستا تاکە پارێزەری گەنجان و خێزانەکانن لەو هەڵمەتە بەربڵاوەی بە ناوی ئازادی و کرانەوەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. هاوڵاتیان دەڵێن لە بەری چارەسەری قەیرانە کەڵەکەبووەکانی هاوڵاتیان و دەستەبەرکردنی ژیانی شایستە و دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجان و بێکاران ئاوردانەوە لە خزمەتگوزاریە سەرەتایەکان لە ڕێی ئەم یانە شەوانەیانەوە و هاوشێوەکانیانەوە گەنجان بێهۆش و گیرۆدەی چەندین نەخۆشی کۆمەڵایەتی و ڕەوشتی و تەندروستی دەکرێن. ئەنجامی ئەمەش لەبەر یەک هەڵوەشانی خێزان و شیرازەی کۆمەڵایەتیە کە دوجار دەرهاوی